تەوەری دومیشمان تایبەتە بە پاراستنی ئیتیشی میدیایی لە ڕووماڵی ڕووداوەکاندا. کورسات وەک نمونەی پاراستنی ئیتیکی میدیایی لەسەر ئاسی میدیایی کوردی بۆ ئەمە بەسەر میوانداری بەڵێ ئەکەم پێش ئەوی بڕینە لە میوانەکە بە شێوەیەکی گشتی باز لە ئیتیکی کاری ڕۆژنامەوانیەکەین لە کاتی ڕووماڵکردنی ڕووداوەکانە و بە تایبەتیش باز لە دەستگای میدیایی کورساتەکەین کە لە کاتی ڕووداوەکانە چۆن ڕووماڵی کردو بە شێوەیەکی گشتی چۆن ڕووماڵ ئەکات و چۆن ڕووماڵی کردووە و لە کاتی ڕووداوەکانیشا بە تایبەت باسیەکەین. بەڵێ هەڵبەت وەک باست کرد کە کورسات چۆن ڕووماڵی ڕووداوەکان ئەکات و کەناڵە جیهانیەکانیش بەڵێ ڕووماڵیان چۆنە و شێوازی ڕووماڵکردن ئەبێت چۆن بێ. بۆ ئەمە بەسە میوانداری زۆر بەڕێز مامۆستا هەژار محەممەدمان کردووە پسپۆری میدیایی مامۆستای زانکۆ مامۆستای زانکۆ زۆر بەخێر دەفەتە سپاس بۆ ئێوە بۆ کورسات. زۆر سپاس. مامۆستا با لەوە دەست پێ بکەین پاراستنی ئیتیکی میدیایی لە ڕووماڵی ڕووداوەکاندا و کورسات بە نمونە بۆ چوونت لەسەر ئەم ماڵەتە. بەڵێ سەرەتا پێم خۆشە لە یادی 24 ساڵی دامەزانی کورساتە پیرۆزبایی لە خۆمان و لە تەواوی گەلی کوردستان بکەم. ئەو کەناڵە جوانەی کە من بۆ خۆم هەمیشە شانازی پێوەکەم کاتێکە چیزت لە قۆناغە لە قۆناغەکانە ئیشمان تیا کردووە چی وەکو میوان هەندێک جارێک قسە لەسەر تێگەشتنی میدیاییەکە یان زانستیەکەین بۆ مەسلەی کاری میدیایی فەخر و شانازی ئەتوانین لە بڵین میدیا بەر لەوەی یاسا بێ کارکردنی میدیایی ئیتیکە ئەخلاقا پرۆفیشناڵیە شارەزابوونە بۆیە ڕۆشنبیری ڕۆژنامەوان بە شێوەیەکی گشتی مەرجی پێویستە کەسێک کە لە خۆی ڕنابینێ ڕۆشنبیریکی برەفراوانی نییە ئاگاداریکی دنیای دەرەوە و ناوخۆی نییە لە ڕووی فەرهەنگیەوە زمانی پاراو نییە بۆ باسی قاعیدەی دەموچاو ناکەین لە مەسەلەی کاری ئاکاریە سە باوی نەماوە لە دنیادا ئەگەر ئەمانە نەزانێن نەیە کاری میدیایی کە باشترە ئەکرێ ئەگەر نمونونەکە بەسینەوە بە کورساتەوە باسی بکەین چۆن کورسات دامەزرا بێگومان سەرەتای هەموو کەناڵەکە دامەزرە لە پلانەوە دامەزرێ من لە بیرمان نەچێت کورسات کاتێککە بیری لێکراوەتەوانێت لەو خۆناغەدا دروستکرێ کوێ لە پشتیوە بووە دوو عەقڵی گەورە لە پشتیوە بوون کە ڕۆحی مام شاد بێ مام جەلال یەکێ بوو لە عەقڵە گەورەکان و عەقڵی دووەمیش کە تەواوی سەرپەرشتی و هەموو تەمەنی خۆی بەخشی بە کەناڵی کورسات لەگەڵ تەواوی ستافەکەویش خەتۆی یارۆی ئیبراهیم ئەحمەدە کە بە یەکەم ژنە ڕۆژنامەوان دەیانرێت لە مێژووی ڕاگەاندنی کوردیە لە شاخی شەوانێت کە ئەم کەسە خاوەن ئەزمونێکی گەورە بووە هەموو ئەم ئەزمون و پلانانە و لەگەڵ هەموو ئەو کەسە پرۆفیشناڵانەی لەو سەردەما هەبوون لە دوای دروستبوون یەکەن ئەو قۆناغی کە میدیا هێشتا میدیایشی لۆکاڵی بوو لەسەر ئاسی ناوخۆی پەخشەکرا لە ڕووی تەکنیکی شانێ کەناڵی کورسات وەکو دووەم کەناڵی قۆناغەکانی سەرەتایە بوو مامۆستا بەڵێ قوربان ینی تۆ ساڵی 2000 هێشتا دووەم کەناڵ بوو لە ڕووی کەناڵی ئاسمانیوانە چکە قۆناغ شەوتێکمان بڕی بەراوردیکەن بە ئیمڕۆی کارکردنی میدیایی لەگە کەناڵە جیهانەکانە ئەتوانین بڵین کورسات هەرچەنامە توێژینی زانستی زۆر کراوە لەسەرم حاڵەتانە تۆ بە چ پێوەرێک من کورسات هەڵە سەنگێنم ئەبێ سەیری ماتریاڵەکانی کورسات بکەم کورسات چی پێشکەشەکە ئەو بەرنامانی کە ئەو پێشکەشەکە چییە ئەو زمانی کە ئەو بەکارهێنێت چییە ئێمەی ئەکادیمیان نابێت لە خۆمانەوە سەر پیانە قسە بکەین هیچ کەناڵێک نییە لە دنیادا بێکەم و کوڕی بێم بەڵام ئایا کەناڵێ بۆ کەناڵێکی کا لە ئەلف و بۆ بعد جیاوازی هەیە بەڵێ جیاوازی هەیە لە کەیە ئەمە هەسی پێکرێ لەو کاتێک کە قەیرانە ڕوو لە وڵاتەکەات بۆ نمونە قەیرانی نەخۆشی کۆرۆنا قەیرانی شەڕی داعش قەیرانی ئێستای بودجە و نەبوونی بودجە کاتێک کە پامنێریشی ئەم کەناڵی کورسات کە مایمە مادەم لێر لەم کەناڵین باسی کورساتکەین باشترە بەراورد بە پامنێریشکە کە ئەچێ ڕووماڵی خۆپیشاندانێکی سەر شەقامەکە تا چەند ڕەچاوی ئاکارەکان و ئیتیکی کاری میدیای ڕۆژنامەوانێکە کاگەکەم ئەمانە پیۆرەکان ئاوا جا دەکرێتەوانێت بۆ ئێمەی ئەکادیمیان ئاوا سەیرەکەین ژەماوەریش سەیری کام کەناڵەکە ئیمڕۆ ئەم خۆراکە ڕۆحی کە هەمومان پێویستمان پێێتی میدیا خۆراکیشی ڕۆحیە ئێمە چی پێبەخشین چۆن ناتوانین پرۆسی کۆمونیکیشنی خۆمان ئەو پامی ئەم کەناڵە پامی خۆی هەیە ئەوێ پامی خۆی بگەینێ بە وەرگرت ئامانجەکەش چییە بێگومان ئامانجێکی هەیە لۆ پەیامەدا بۆ ئەوی فیدباکێکی وە بگەڕێت ئەو فیدباکە باشە کە من پێم وایە کورسات کە لە سەدەرتەوە دامەزرا لەسەر
بنچینەی پاراستنی کەلتور و فەرهەنگ و زمان و پرسەنەتەوایەتەکان دامەزرا. کەواتە باشە دکتۆر کەواتە ئەتوانین بڵێن چی وای کردووە کە لە سەرەتای دروستبوونیەوە کورسات بۆ جۆرێکی کە هاتووە لە ئێستاشە هەر بۆ شێوەیە بەردەوام بێت. من پێم وایە کارژێڕێکی بەهێز پلانێکی بەهێز لە سەرەتایە عەقڵێکی کراوە و مۆدێرن بە پێی سەردەم وا ئەکا کە کەناڵێ بەردەوام لە ناو پێشبڕکێ بێ ڕەنگە قورس بێ من دوێنێ جۆم لە هەندێک پسپۆرگە قسانە سا کورسات کرد بەداخۆ باسی شتێکیان نەکرا گەر ئێوە ڕێگەم پێ بن باسی کەم ئێمە بێ بزانین ئێستا قۆناغی میدیا لە دنیادا لە چه ئاستێکدایە ئێستا لە میدیا بە تایبەتی کەناڵە ئێستا کەناڵە ژەماوەریەکان بوون بە کەناڵە کلاسیکیەکان لە بەرامبەر میدیای نوێدا کەناڵە تەلەڤیزیۆنەکان ئێستا ئێمە لەو قۆناغەداین لە ڕووی تیۆریوانەیە ئەو سەردەمە بەسەر چووکەیان و دنیا گوندێکی پشکۆلێ زۆر دەمێکە بەت پێی تیۆرەکەی ماشەڵ ماکۆهان ئێستا هاوڵاتیی گردوونیە بەخۆی و مۆبایلە زیرەکەکە مامەڵە لەگەڵ دنیای دەرەوەکە ئەو قۆناغەشی کان و میدیا دەسەڵاتی چوارەمە بەداخەوە تا ئێستا زۆربەی پسوەڕان ێڵێنەوە ئەو قۆناغەش تێپەڕیوە دوای ئەو بەڵگانەوەمانەی ویکلیکس و مەلەفاتێکی گەورە لە ناو میدیای نوێدا و لە ناو تۆڕە کۆمەڵاتەکانە کە کەوتە دەست هاوڵاتی ئیتر ئێستا بە میدیا ئەوترێ میدیا دەسەڵاتی پێنجەم بەڵام چۆن ئەم میدیا جەماوەریە بێت جیایکەینەوە لەگەڵ میدیای نوێ و سۆشیال میدیادا زۆر جا تێکڵاوێک هەیە بەڵام هیچیشیان دەیچیاندابن کورسال لە ڕووی جەماوەرەوە هاوڵاتی ئازادە کۆنتترۆڵێکی پێ شتی باشی پێشکەشەکەی جۆل لێ لێک ساتات گۆڕە لێک ساتات گۆڕێ ئەوە توی پەیامەکانت چەند بەهێزە ئەوە تۆیت ئەو کارمەندانی کە لە ناو کەناڵەکەی تو ئیشەکەن چەند پرۆفیشناڵە چەند ئەم کارمەندانە ئەپدەیتەکەیتەوە لە ڕووی تەکنیکیەوە لە ڕووی مۆنتاژەوە لە ڕووی داهێنانی تازە بۆ نمونە هەواڵەکانی ئێوە لە کورسان نویزە تا چەند لە ساڵی ئایندا پلانتان هەیە ئێوە گرافیک دیزاین بۆ بەرەمهێنانی هەواڵەکانتان زیاد بکەن چی تازە پێشکەشەکەن بە وەرگر بۆ ئەوی پێشبڕکێ کەناڵەکان ئیکەکەن مەرج نییە هەموو کاتێ لە پێناوی ئەوەی کە زوو بگەین بە هەواڵێک هەواڵ بگەینین بە جەماوەر ئەمە ڕاستی مەسەلەکان بێت زۆر کەناڵی گەورە بۆ نمونە کەناڵی زیرە کەوتۆتە هەڵهەڵی گەورەوە بۆچی لەو کاتە ئیتیکی پێ ناپازێ زۆر کەناڵی کوردی شەیە لە پێناوی کە هەواڵێکی زوو بڵاو کاتەوە کەواتە مامۆستا زۆر جار پەلەی هەواڵی بەپەلە ئەگەر مزدیاق قێتی لەگەڵانە بێ با هەواڵەکە پەلە بێت تۆ چۆن ئەو ئیتیکە ئەو ڕاستی ئەگەێنی بەبینەر مەرجنی هەواڵەکە بەپەلە بێ بەڵام ڕەنگە تۆ بکەیتە هەڵەوە کاکە ئەەکەم سایکۆلۆژیەتی ژەماوەر نەخوێنیتەوە ڕاستی و ژەماوەری کە تۆ بەخشی بۆکەی بە زمانێکی کوردی پارا و قسەیان بۆکەین ئەم ژەماوەری کوردستان نەخوێنینەوە کە باید ئێمە بزانین لە چۆرەدەیەکەوە لە چۆرەدەیەکی هەر چوار پارچەی کوردستانەوانە بۆ ئەوروپا بۆ شارەکان هاوڵاتی سەیری کەناڵەکانەکەن سەیری کەناڵی کورسات تۆ بە کام زمان قسەی بۆکەی چی پێ ئەڵێ هاوڵاتی ئێسش هاوڵاتێکی جاران نییە تۆ هەرچێکی بیتی و بڕۆ تێپەڕە بەسەریات دەرزیەکە و بە تیۆری دەرزی ژێر پێستاوە دنیا گۆڕاوە تۆی بەدڵنیا چێت خەریکی میدیای نوێ بێ لە ناوی میدیای نوێشە تووشی ئەو دنیا شۆکێنەرە ئەبێت کە هەمیشە دەرونی ماندووە بۆ لەبەرەوەی بەداخەوە جۆرە لە میدیا لە ناو میدیای نوێ دروست بوون هیچ هەز بە بەرپرسیارەتێکی ناکەن لە بەرامبەرە تۆ بەردەوام بەڕاستی لە پێشبڕکیایی لەگە کەناڵەکان ڕاستە کورسات کەناڵێکی تەلەڤیزۆنیە بەڵام لە هەمان کاتی پێگای ئەلکترۆنی خۆی هەیە چەند هەواڵەکانی چۆن لە تەلەڤیزۆندا بەزەدابەزێن لە ناو تۆڕە کۆمەڵاتەکان هەموو بڵێن پێگەکانی بێ بۆ دروستکەیت تویتەرە ئێکسە بەڵێ تویتەر ئێستا بۆ بە ئەکسە یوتوبە ئەنستاگرامە سناپچاتە لە هەموو ئەو پێگانە کە تۆ بۆ کەناڵەکەی خۆتی دروستەکە ئەبدێتکردنی خێراخێرای هەواڵەکان وهاکات جەماوە لە دۆری تۆ کۆکاتەوە باشەکەواتە دکتۆر توانین بڵین چەندین ڕووداوی گرنگ لە ئارێمی کوردستانە ڕووەدا بە ڕووداوە خۆشەکان و ناخۆشەکانەوە بێت پێویستە پرسیاری ڕۆژنامە نووس لە کاتی ڕووداوەکانە چۆن بێت بۆ نمونە ڕووداوێکی گیان لە دەستانە ئاگرکەوتنەوەیە ئیتر ئەو ڕووداوە ناخۆشەکان بە شێوەیەکی گشتی پێویستە پرسیاری ڕۆژنامە نووس وە سیاغەی پرسیارەکەی لە چه ئاستێکا بێ و چۆن بێت زۆر گرنگە خات و سۆما ئەو پەیامنەری کە چێتە ناو هەوڵاتیەوە دەموچاو و وەج و با بڵین باڵێزی کەناڵەکەی لە دەروانەیە ئاکار و ئیشکردنی کاری ئەو زۆر گرنگە بە لەبەرکردنی جلوبەرگەکانی شێوانێ باشە بەپێی ئەو ڕووداوی کە ئەچێ ڕووماڵەکات بۆ نمونە کەمێ پێشێ سەر شاشەکەی ئێوە باسی ژمارەی قوربانیانی ئەو کەساناکەن کە لە ئاوا دەرنیشێن پێویستان پەیامنێرەکەی ئێوە کە ئەچێتە ئەوێ نابێت بە چاکەت پانتۆڵەکەەوە لە لای ئاوێکا بێت ئەبێت
باقی چەکە لۆگۆی کەناڵەکە بۆ خۆی شەرەفە هێلەکی کەناڵەکەی خۆم لە بەرەکەم و پامێر و ئامادەم لە شوێنی دەکە بە پێی واقع ئەو بیۆری کە ئیشەکەی لەسەرەکە وەکووتمان خۆپیشاندانێکی سەرشەقا ئەگە بچین باسی ژینگە بکەین بچینە ناو شاخ و داخەوە هیچ لۆژیکێکی تایە کە ئاکام بچێت بە چاکەت پانتۆڵە لە ناو ژینگە هەندێک شتی هەیە شتی ورد و بچووکن بەڵام دەلالاتی سەرنجڕاکێشە بۆ چکە تۆ مێشکی جەماوە پەخشەکات پارچەیەکات ئەو با بۆ لای دیمەنێکیکە ناوەڕۆکە بینەکەی کە تۆ شتێکی ڕۆشنبیری ئەتوێ سەبارەت بە ژینگە هوشیاری ئەم کەسە زیادکەی بەڵام ئەو کاتە سێرەکە پامێرەکە بە چاکەت پانتۆڵەکە لە هەموو ئەقلی ئەم لە لای چاکەت پانتۆڵەکەی ئەو لەگەڵ دەموچاوی ئەوایە لەبەر هەڵبژاردننی پامێر بەڕاستی زۆر گرنگە ڕەنگە زۆر بمان و باشتری ژوایە بۆ ئەزمموی ڕۆژنامەوان لە پامێری و دەستکا بە یشکردنی کاری میدیایی مەسلەی پاراستی ئێتیکەکان ئەمە خاتە سۆما شتێکی بەردەوامە بێ ئەبدەیت بێتەوە لە کەناڵەکان ئەرکی سەرشانی کەناڵەکانە لە ڕێبەشی پەیوەندە گشتەکانتانەوانە خولیان بۆ بکەنەوە هیچ کاتێک خولکردنەوەی ئەکادیمی ئەبدەیتکردنەوەی زانیاریت تازەکان بۆ ڕۆژنامەوان ئەرکێکی پێویستە و هیچ نەنگیەکیش نییە هیچ دەنگی و شەرمیەک نیە ئێمەی مامۆسانی زانکۆژە بە خۆمان ئەبدەیتکەینەوە بەردەوام لە ئەبدەیت بشکە دنیا لە گۆڕانایە باش دکتۆر بۆ شەڕ و ململانەکان وەکە زانی ئێستا جەنگی ئیسرائیل و فەڵەستین هەر بوونی هەیە و هەر بەردەوامیشە پێویستە لە کاتی شەڕ و ململانەکانە چۆن پامێر ڕووماڵی ڕووداوە کام کات بۆی کە جۆرێک لە لایەنگری پێوە دیار نەبێت قسە بەڵێ ئەکە تۆ باسی قوربانی بکەیت وەکو هاوڵاتی قوربانی لە هەردوو لایەنەکە قوربانی بۆ ئێمەی کورد بەرامبەر بە کەیسەکە کەیسی دوو وڵاتی جیاوازە و دوو نەتەوەی جیاوازیشان دوو ئاینی جیاوازیشە ڕەنگە ئێمە لە ڕووی سۆزەوە بە پێوەی کە کۆمەڵگای کوردەوەی زۆرینەی موسڵمان نشینە بەڵام ئەمە ناکاتەوەی کە ئاینەکانی کەیتیانێت چکە لە کوردستان هەش ئاین هەیە ئەبێ ڕەچاوی ئێمەش پاراستنی هەست و سۆزی ئاینەکانی کەش بکەین بە جۆکانی کوردستانیشەوە کە تۆ باسی هاوڵاتی فەڵەستینیەکەی تو باسی هاوڵاتی سیایی هاوڵاتیە کاوڵاتیە قوربانی لە هەردوولا لە هەر لایەکیان بەڕێی من وەکو کەسێکی مامۆستایەکی زانکۆ لە هەر لایە هاوڵاتی بەرکارە ساتەکە بکرێت ئەوە قوربانیە ئەگە قسە لەسەر سوپا و کوشتنەکە کوژراو لەولاوێ لە هەردوو لایە چۆن بە ڕووداوێکی سروشتی نیە دوو وتێم بێچانان کێشابێ بڵێن ئەو نەقوربانی لێکەوتەوە بەداخەوە ئێمە ئێستش لە بەکارهێنانی هەندێک زاراوەی وەکو کوژرا و بریندار و شەهید و ئەمانیان تێکڵاوێکی سێمان هەیە جان لە دەزان قوربانی بەڵە قوربان زۆر کاکەکەمانی بەداخەوە لە شەڕی داعشە زۆر هەسمان پێکە زۆر لە کەناڵەکان بەنابەر پرسانە زۆر جارە لەبنە پێشمەرگە کوژرا پێشمەرگە ڕۆحی خۆی بەخشیوە شەهید باشە شەهید بۆیان لە پێناوی خاکوونی لە پێناوی منە کە دانیشتوم لە ناو شارە منە پارێزێ چی کەناڵێک چه ڕەوایەک مافیاوە بە تۆی پامنێر یان ڕۆژنامەوان یاخود کەناڵ ئەم شەهیدە بکەی بە کوژراوە کام عرف کام عادەت نییە ئەمانە ناو کاری میدیانیە بۆیە هەندێک جارە بێ بشمان باتەوە بۆ ڕەخنەگرتن گلەیی لە حکومەت ئەگەر ئێمە گلەی لە دام و دەستگاکانی خۆمان نەکەین وڵاتەکەمان پێش ناکرێت کاکاکە تۆ ئەرکیشی گرنگی داواکاری گشتیە کاتێ کەناڵی ئەلف یەت شتێک ئەو ڕوژێنێت شتێک ناشرین ئەکات لە بەرچاوی جەماوەرێکی زۆردا ئەما بێ داواکاری گشتی کەیسی لەسەر جوڵە بەمانای ئەوە نا ئەو کەسەیانە و کەناڵە زیندانی بکرێن تۆ ڕۆژنامە نووسەکە ڕابێژکرێ بۆ زیندان نە بەڵامە بێ و کەناڵە لە ڕووی مادیەوە غرامە بکرێ پارەی لێبسەنرێ ڕۆژنامانەش بۆی فێر ببێ جاریچکە هەندێ هەڵە نەکا کە بێتەوەی کە شۆک بۆ دەرونی جەماوەر دروستکە چکە شتێ لە لێشە لە حاڵەتە زۆر گرنگەکانی کە ئەرکی میدیایی کە ئەرکێکێتی پاراستنی ئاسایشی کۆمەڵاتیە مامۆستا هەژار دوا پرسیارم بە کورتی ئەرگ نەبێ وەڵام بێتەوە باسی ئەبدەیتت کرد میدیاکار جیاواز لە ناوەندەکانی خوێندن لە ئەکادیمیا بێت لە پەیمانگا بێت تا چەند میدیاگار پێویستە جگە لە بواری پراکتیک پشت بە لایەنە تیۆریەکەش بەستێت و خۆی ئەبدەیت کاتەوە ئەبدەیتا بێت لە هەر بوارێکا بێت ئەزانی کاتجگە لە پراکتیکە بەڵێ ئێمە مامۆستا زانکۆین بەردەوام خۆمان ئەبێ بخوێنینەوە شتی تازە بکەین ئەو ڕۆژەی کەس بۆ سوێنە چیوانەیەکەن لەنەوە بە خوێندکارەکانمان چکە بەرپرسیارەتیە تۆ جەنەرەیشنێک گەنجانێک بەرهەمێنیت خوێندکارانە فێرەکەی سوێنێتە ناو بواری میدیایەکەوە بزانانی چۆنی فێرەکەی هەیە گەشتی تازەی فێر نەکەی بۆیە میدیاکاریش وەکووتمان نەنەنگ نەشورەیە بەردەوام خوێندنەوەی بەردەوام کاگاکەم ئەرکی سەرشانی کەناڵەکەی خولیان بۆ بکاتەوە
بە بەردەوامی خۆلیان بۆ بکاتەوەە بزان چی تازە هەیە چی ئەپلیکیشنێکی تازە چیە گوزەرە لە دنیای میدیایە زمانی جەستەی ئەم میدیاکارە زمانێکی جەستەی گونجاوە هەیکەلی ئەم میدیاکار هەیکەلێکی گونجاوە ڕەنگە کاگاکان بۆم بەرنامەیە تەواو پێرفێکت دێ گونجا بێت بەڵام ڕەنگە گەر کاگاکەم چه هەواڵ بخوێنێتەوە ناتوانێت بێژارێکی سەرکەوتو بێ ئەمانە بەڕاستی پلانە کاگاکەم ئەمانە بە پلانەکرێ و بەداخیشەوە گلەیەکی گەورە هەیە بام گلەی لە کەناڵی کورساتیشکەین باش لێوێ ئێوەی بکەین باشترە کە کەناڵی خۆ پێویستە لە هەموو کەناڵێکی میدیاییە کۆمەڵی پسپۆڕایەتی هەیە ڕاوێژکار هەبێت بۆ نمونە هەموو کەناڵێک بە ڕاوێژکاری یاسایی خۆی هەبێت هەموو کەناڵێک بە ڕاوێژکاری ئابووری خۆی هەبێت هەموو کەناڵەکە بە ڕاوێژکاری میدیایی خۆی هەبێت باشە هەموو کەناڵەکە بە ڕاوێژکاری هونەری خۆی هەبێت هەموو کەناڵێکە زۆر گرنگە ئەبێ ڕاوێژکاری زماوەندنەوەی خۆی هەبێت بەداخۆ چونکە هەندێک جار ئەوەش ئەبینین هەڵایە پەلەپەلەکرێت تێکستێکە نووسێ و لە هەواڵەکە لە ژێرەوە لە ڕووی زمانەوەنیە ئەم هەواڵە هەڵیدا داڕشتی ئەم هەڵە داڕشنەکە تێپەڕی ئەبێ بەستایل و بەداخەوە ئەلێرەدا هەندێک جار بن لە ڕووی سۆزەوانێ ئاگاداری لە برادرانی ئەوم کردوتوانێ ئێوەشەکەونە و هەڵە زمانەوانێ بە زمانەوەنێ مەبەستان بوو بێت هەڵی تایپە لە پەلەپەلەکردن ئەمە گرنگە کە کەناڵەکەتان و دەستگاکەتان و بەشی پەیوەندی گشتەکانتان و ئەنجومەنی بەڕێوەبردنی کورسات ئەمانە لە بەرچاو بگرێت چونکە وەکو لە سەرەتاوە کورسات دامەزراوە کورسات ماڵی هەمووانە بووی بە ماڵی هەمووان بمێنێتوانێ ئەبێ بەردەوام زیاتر لە کەناڵەکانی کەچکە ئەو بەرپرسیارێتە مێژووی کە 24 ساڵە گرتوێتێ ئەستۆی خۆی بەڕێی من وەکو هەژاریش وەکو مامۆسای زانکۆش تا ئێستا تا ڕادەیەکی باش توانیوێتی بیپارێزێ بە زێمە چاوەڕیشتی گەورەتریەکی بەس ناکاتە ئەوەی کە شتی خراپیشی پێشکەش نەکردێت بێگومان هەڵمانجاوە هەمیشە باشترینەکان پێشکەش بکەین و ئینشەڵا بۆ هیواش لە داهاتوودا هەمیشە کاری جوان و زۆر باش پێشکەش بە بینەرەکانمانەکەین بەڵاکەم زۆر سپاس بۆ زۆر بەڕێز مامۆستا هەژار محەممەد دکتۆر هەژار محەممەد مامۆسای زانکۆ سپاس بۆی کەم بەیانە لەگەڵمان نابوویت وە کۆمەڵێک زانیاری زۆر پێداین دکتۆر سپاس دەکەین سپاس بۆم دەرفەتە مامۆستا سپاس بۆ ئێوە پێشکەوتنتان و جارێکی پیرۆزبایی لە بینەران و لە تەواوی گەلی کوردستانەکەم بە بۆنەی 24 ساڵی دامەزانی کورساتەوە